خۆشحاڵتان لە بێتۆم کاتتان باش بینەرانی زانکۆی نۆڵج خۆشحاڵم لە بەرنامەی ڕێنمای نۆڵج لەگەڵتانم تەوەری ئەمڕۆی بەرنامەکەم لەسەر یاسا و ڕێساکانی مانگی ڕەمەزانە بە میوانداری بەڕێز دکتۆر ئەنوەر عومەر پسپۆر لە بواری یاسای گشتی دکتۆر ئەنوەر بەخێربێ. زۆر سوپاس خۆشبی. زۆر سپاس دکتۆر ئەنوەر دەمەوێت ڕاستەوخۆ بەوە دەست پێ بکەم کە یاسا چۆن مامەڵە دەکات لە مانگی ڕەمەزاندا. بەتایبەتی کاتێکی گونجاوە دەستپێکی ڕەمەزانە لە ڕووی یاسایی و ڕێکخراوە ئەو بابەتە لە ڕووی پارێزگاکان یان محافزەکان و قایمقام مدنیەکان مخەوەرن لەوەی کە چۆن مامەڵە دەکەن لەگەر ئەوانەی کە ڕەمەزان دەشتێنن یعنی قەزدم بە ئاشکران خواردن و خواردنەوە دەخۆن لە ڕووی یاسایی و ڕێکخراوە ئەوان عادەتەن پێشی ڕەمەزان بێ یان لە ڕۆژی یەکەمی ڕەمەزان بەیان دەردەکەن وەکو فەرمانی لێدێ فەرمانی پارێزگار و فەرمانی قایمقام و مدیرناحیە کە سەرپشت کراون لە ڕووی قانونیەوە چۆن معاملە دەکەن لەگەر خواردن و خواردنەوەی بە ئاشکرا جا عادەتەن چێشتخانەکان پەردەی پێدا دەدەن لەگە کافێیەکان و ئەوانە بەڵام ئەوەی کە بە ئاشکرا دەخواتەوە ئەوە بە یاسا ئەوەی کە بوو پێشێری کردووە پێشێری ئەو بەیان و ئەو فەرمانەی کردووە کە لە قایمقام و مدیرناحیە و پارێزگا دەرچووە بە پێی مادەی 240 لە قانونی عقوباتی عراقی یاسای سزاکانی عراقی سزای لەسەرە ئەم سزایش بە جونحە دانراوە یعنی وەکو کەتنە دەکرێت لە 24 کاتژمێر تا ساڵێک حەبس بکرێ بەند بکرێ و غەرامەکەشی لە 200,001 دینار تا 1 ملیۆن دینارە. یعنی ئەو کەسانەی کە سەرپێچی دەکەن مەطعەم دەکەنەوە بەبێ پەردە و ئەوانش کە دەخۆن لە جادە و لە شوێنە گشتیەکان یعنی چونکە خەڵک ئەویت کە حڕە بەخۆی بە ڕۆژی دەبی بە ڕۆژی نابی بەس دەبی ڕێز لە ڕەمەزانە بژیرێ بە تایبەتی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە ناوگەلی کورد ڕەمەزان زۆر ڕێزی لێ دەژیرێ شەوانە خەڵک تا ساعت 12 و یەک شەوێ دوو شەوێ لە مزگەوتەکان دەبینێنەوە بۆی نوێژ و تەعات بکەن دوعا بکەن مانجێکی پیرۆز و مبارەکە لای کورد بۆیە شکاندنی زۆر زەحمەتە ئەوەی دەشتێنی دەبی یعنی قەزدم ئەوەیە کە بە ئاشکرا خواردن خوانەوە دەخوا سزا بۆ ئەو کەسانەش دراوە بەڵام عادەتەن سزایەکان کە لە هەندێک وڵات غەرامەیە لە هەندێک وڵات حەبسکردن ئاوژۆک و وەکو ئێمە لە هەندێک وڵات هەتا ڕۆژی جێژنەی مەدی دەکەن و دوایە ڕۆژی عارفە یعنی عارفە پێشی جێژنەی دەرێن بڕۆ هەڕۆماری خۆن لێرەش تقریبا تا ڕادەیەک فترەك پێشترێ هەروایان تەطبیق دەکرد بەڵام ئێستا بەخۆی حاکم کە چوە بەردەستی ئەو مخەوەرە لەوەی بە پێی مادەی 240 ئەوە تعلیمات و ئەوامری سەرەوەی خۆی شکاندووە بۆیە تەعاملەکە بەو شێوە دەکەی لەگەری. باشە دکتۆر دەمەوێت ئەوم بۆ ڕوون بێتەوە بۆ بینەرانیش دەڵێ ئەو کەسانەی بە ئاشکرا خواردن و خواردنەوە دەخۆن ئەوە مەبەست خود لە خواردنگە و چێشتخانە و ڕێستۆران توشتەکانە یانیش بۆ نمونە کەسێکی ئاسایی لە شەقام دەڕوات خواردنەوەیەکی بەدەستەوەی و دەخوات بە شێوەیەکی ئاشکرا سزا بۆ ئەوانش هەیە یان بەس ئەوانەی کە لە چێشتخانە و ڕێستۆرانتەکان لە هەمووانە ئەوەی کە بە ئاشکرا بخوا بخواتەوە هاتە زغارش بخوا لە ڕێگا بڕوە ئەوە شەڕ دەیگرتەوە هەماشت بەڵام دەبێ ئەمە ئەو سایری ضەبتی ئیداریمانە هەیە یان پۆلیسی ضەبتی ئەوەی بەرزەفتکردنی کارژێڕی پێدەڕێن ئیشی ئەوانە کە ئەو کەسانە بگرن تەقدیمیکەن بەس چێشتخانە و کافێکان بە ئاشکرا شوێنەکانیان دیارە یعنی ئەوە دەکرێت محاسبەی باشتر دەکرێت بەڵام خەڵکێک دەڕوا لە ڕێگا ئەگەر ئەو پۆلیسی تایبەت نەیگرت محاسبە ناکری بەڵام ئەگە گرتی ئەوە تاوانە ئەگە یەکەکش زمانی لێ دەبرێت ئەو لە فران جێگای دێ زغارەی دەخوا دێ ئاوێ دەخوا ئاوێ دەخواتەوە ئەگە بە تەنهاشبی دەکرێت ڕۆژی پاشتی پۆلیس بسن دەستگیری بکەن هەمان شتی لەسەر جێبەجێ دەکرێت. باشە دکتۆر ئەنوەر یاسا لەگەڵ شەریعە لە کۆیەک دەگرنەوە وڵا خۆی بەڕاستی شەریعە زۆر نزیکە یاسامان زۆر نزیکە لە شەریعە ئیسلامی تابەتی لە عێراق بۆ نمونە ئەحوال شەخسیمان زۆربەی لە مەسادری مەسەبەکان وەژرا بە تایبەتی مەسەبی حەنەفی کە کاریگەری هەبوو کاتی خۆی ئیمپراتۆرەتی عوسمانی لێرە بووە ئەوان حەنەفی مەسەبیان بووە قانونەکانی مەش تا ڕادەیەک سەرچاوی گرتووە لە وابەتەی هەرچەندە هەندێک گۆڕانکاری بەسەدا هاتووە لە ڕۆی شترەوە ئێمە وەکو شەریعە وەکو مەزدەری قانون تەمەشا دەکرێت لە قانونی مەدەنی عراقی ژمارە 4 ساڵی 51 دەڵێ ئەگەر نەس هەبوو نەسی تەشریعی یعنی قانون دەرچوو بوو لە پەرلەمان نەس هەبوو ئەوە جێبەجێ دەکرێت ئەدی ئەگەر نەس نەبوو دەبێ بگەڕێەوە سە عورف دابوو نەریتەکەی ئەوی تازە باسم داب یعنی نەک نەری داب
ئەوە عورفە کە باوە لە ناو ملت ئەو جێبەجێ دەکرێت. خاڵی سێم شەریعە ئیسلامیە ئەگەر لە دابیژ نەبوو کێشە هاتە بەردەم دادگا نابێ چارەسەر نەکرێ بە شەریعە ئیسلامی بکرێ. ئەگەر لە شەریعەش نەبوو قەواعید العەدالە هەیە، یعنی ئەو یەکسانی بێن ئەوەی کە دادپەروەری ئەوە جێبەجێ دەکرێت بەسەریدا چۆن گونجاوە، ینی ئەوە لەو دادوەر سەرپشکە. باشە دکتۆر، کوردەواری خۆمان چۆن مامەڵە لەگەڵ ڕەمەزان دەکات؟ وڵی کوردەواری بەخۆی بەڕاستی وەکو بیدایەتی باسم کرد، ملەتی کورد لە دینی ئیسلامەتی بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی زۆر پێی پیرۆزە، لای هەموو تاچێک هەتا لە منداڵەکانمان تا دەگاتە یەختیارەکان بەو چاوە دەیڕوانیتن دەشبینین مەسەلەن لە مزگەفتان و لە تاعات و لە دەم و چاو پێچان و کۆمەڵێک ئیزراعات دەکرێت لە ڕەمەزان هەروانی، یعنی کە دەزانی ئەو مانگە ڕەمەزانەکەیە کەچی غەریبە بێتە شارەکانی هەرێمی کوردستان دەزانی ئەوەیە زۆر ڕێزی ژیراوە و هەموو خەڵکەش ئەوەی کە بە ڕۆژوژ نییە ڕێز لە ڕەمەزان دەگرێت. کەم خەڵکەک هەیە ئەوەی تازە باسمان کرد کە دەیشتێنیتن خەڵکەکەی نەخۆشە بەخۆی ڕێگەدراوە بە پێی شریعەت ئیسلامی و پێی قورئان و سونە ڕێگەدراوە، پێی قورئان بە تایبەتی نەسی بەسەر هاتووە، ئەگەر سەفەری هەبی نەسی بەسەر هاتووە، ئەگەر نەخۆش بی نەسی هەیە، بەڵام ڕەغمی ئەوەش بە ئاشکرا نایخۆن، بۆیە ڕێزەشی زۆر گیراوە و ئەوەش لە کەلتورمان هاتووە لە دابونەریتی کوردەواری قەدیم هەروایە هەمومان تاکەڵیان زۆربەی برێ مەگەر ملەتی کورد ڕێز لە ڕەمەزان دەگرێت. بەڵێ دکتۆر، دواوتەی تۆ چییە؟ دوا ئامۆژگاری یاخود وەک ڕێنمایەک بۆ خەڵک یاخود لە ڕووی یاسایەوە گەر قسێک؟ هیوادارم ئەو دابوو نەریتەی باسمان کرد لەسەر ڕەمەزان و ڕێزگرتن لە ڕەمەزان هەر بمینێتەوە، هەر بە بەرزی بمینێتەوە، ملت بەردەوام ڕێزی لێ بنێت، چونکە بەڕاستی مانجی تاعاتە، مانجی شەفاعەتە، مانجی لێبوردەیە، هەتا خەڵک لەگەر یەکتری، یعنی لە ڕەمەزان هەوڵدا لەگەر یەکتری دری خەڵک لە خۆی عاجز نەکا، نیگەران نەکا و ئەو ڕێزەکردنەی کە دەشیکەین بەردەوام لە ناو ملەتی کورد هەر بمینێتن، چونکە هەندێک وڵات هەیە موسڵمانیشن بەڵام دەچێن ئاویان وا دەزانین ڕەمەزان لەوێ نییە، بەس ناو ملەتی کورد هەر لە یەکەم ڕۆژی ڕادیارە، بۆیە هیوادارم ئەوە هەر بەردەوام بی. و زۆر سپاسی بەڕێزشتان دەکەم بۆ ئەم چاوپێکەوتنە بە تایبەتی لە سەرەتای مانجی ڕەمەزان بوو. بینەرانی زانکۆی زۆر سپاس بۆ بینەربوونتان، زۆر سپاس بۆ دکتۆر ئەنوەر، تا بەرنامەی کوتەوەرێکی تر خواتان لەگەڵ.